زیاتر اوه روشه و کوبریا بانگش دست بکه نراسته و خود موصل دست بکریت گل برای اسم محمد لازم چالاکوان کدش موصل با که راسته و خود گل مدانه برای اسم محمد گلک سپاس کوین گل مدانه خیره حوصا موصل زی دست بکری چه مسئله؟ بالبداية تحية طيبة دەستپێک دا لكم سڵاوی گەرم لە ئێوە و دوای ڕۆتان باش طبعاً بۆ بنێرانتان ظاهرة غير دیاردەیەکی ناشارستانی نەشیاو هەیە كل انتخابات لە نزیکبوون هەر هەڵبژاردننیەک پەرلەمانی یان ئەنجومەنی پارێزگەکان بێت لە عراق بەگشتی و تایبەت لە نەینەوە سەر هەڵدەدات بەهۆی بربڵاوی وێنەی پاڵێوراوان و بەکارهێنان بە شێوەیەکی نەشیاو لە پارێزگا لە چوارچێوەی مووسڵ ئەمە لە شارەوانی مووسڵ هۆشداری دراوە لایەنەکانی هاوتەریبیش هەوڵیان داوە کە ئەو کارن نەکرێت بەڵام ئێستا دەبینین کە مووسڵ و پارێزگای مووسڵ و پارێزگای دیکەش بەنا یاسایی بەر لە وادەی خۆی ڕاگەاندنی وادەی بانگەشە وێنەی پاڵێوراوان دانراوە واتە 20 ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردن بەڵام بە زووی دەستکراوە بە وێنەی ڕێژێکی بەرچاوی پاڵێوراوان و لیست و پارتە سیاسەکان لە هەموو کوچە و کۆڵان و شەقامێک بەتایبەتیش لە شەقامە سەرچەکان تەنانەت ئیمڕۆ بۆتە دیاردەیەکی نەشیا و شێواوی لە هەندێک ناوچە بڵاو کردوێتەوە لە شەقامەکان لە مووسڵ پێویستە ئەنجومەنی باڵایی افکاری کاندید وان لاین سیاسی کو زیکا دست بانگشه بشه که نه راستا خو کرین یا جه هندک جه بخو حجز کرین کو وینیت خو لبدانن چه رادگهینه طیبتی جیل سر اقلیت تا او کسین کو دچنا پارلمانی مع الأسف بەداخەوە دەبینین کە وێنەی و ئامادەیی هەند وێنەی مەزنی پاڵێوراوەکان لە شەقامەکانی مووسڵ بە ئاسن و بە ئامرازی دیکە هەڵواستراون شوێنی خۆیان داگیر کردووە هەندێک شوێنی لێوانێ و لە ژیان و ژیاری ناوچە و شارەکان ئەمە ڕنگدانەوەی پرۆگرامی هەڵبژاردننی ئەو پاڵێوراوانەیە ئەوان بانگەشەکانیان بە شێوەیەکی نەشارستانی دەست پێ بکەن دەبێت بپرسین ئاخۆ لە پەرلەمانی عێراقدا ئەدایان چۆن دەبێت بە شێژی نەشیاوە کارە دەکەن پێویستە پاڵێوراوان لە مووسڵ چونکە مووسڵ لە 1400 پاڵێورا و عچری هەیە پێویستە بە شێوازی ڕاست و دروستە و کار ئەنجام بدەن لە هەمان کات پرۆگرامەکان بخستن نێو ماڵەکان کۆمەڵگا لە هەمان کات دۆخ و ویستی گشتی لە بەرچاو بگرێت ئەمە ببێتە هۆی بەهێزی هەموو پاڵێوراوێک بەڵام گرنگجینەدان بە یاساکانی هەڵبژاردننیش پێچوانی دەردەخات باشه حتی چه رادهین هست بید کن بو نمونه یانجی دیفدا چونکین وکت چالاکوان و کربت کو خلکی دست رویشتو اوید کو پیچید بنو برپرسن مازنن پاره دابن هشنوکت جه بخو حجز کربن دمکی دا اگر هاتو ایدی بانگشه دست بکر هر کسک تایبتی جیل جهن دست نشان کری مافیوی هیب تایبتی جی چه پوسترین خوب داند یان جی جماره ها لیستا خوب داند هبینه پاره دا این جهنو که حجز کربن طبعا استخدام النفوذ والمال السياسي بەکارهێنانی هەژمون و پارەمە پێشبینی کراوە تەنانەت وێنەی پاڵێوراوان هەندێ وێنەی پاڵێوراوی خاوەن هەژمون لە وڵات و حکوومەت هەن لە تەنانەت لە ستونی کارەباییش هەڵواستراون یاسا هەن کە ئەمە ڕەت دەکەنەوە هەر وێنەیە کە بڵاو دەبێتەوە نابێت بەبێ ڕەزامەندی کۆمپانیا تابەتەکان ئەوانەی کە پێویستە بازێک بدەن بۆ حکوومەت تا ئەو کار ئەنجام بدرێت بەڵام ئێستا داهاتی گشتی هەژمونی حکومی بەکاردێنرێت بۆ ئەوانەی خاوەن پێگە و هەژمونی باڵان بەهێزەوە ئەو کارە دەکەن نە شارەوانی مووسڵ نە دامەزراوە و ناوەندەکانی دیکەی خزمەتگوزاری دەتوانن ئەو وێنانە لا بدەن بەهۆی ناکاراییان و
نەبوونی توانایە چونکە ئەمانە هەژموندارن و پێگەی بەرزیان لە حکوومەت پێوەیە هاوڵەتەن لەوە هەراسان بوون نیگەرانن ئەو دۆخە دەڵێن کە ئەو وێنانە شارەکەی شێواندووە وێنەی جوانی مووسڵی شێواندووە کە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەو شێوێش بوو یعنی هێشتا ئەم نەکەتینەتەوە بۆنگەشەیەدا وی شێوەیی بۆنگەشە هاتیە دەست پێکردن و نمونەک وەرگرتیەش خەلکی بۆ نمونە دیڤداچوونە وەکریە کا چ ڕێکن ئەوێت وێ جارێ کاندید یانژی لیستت ناوە مووسڵێ و نەینەوەی بگشتی بکارتینم بۆ ڕاکێشانە خەلکی و کڕینە دەنگ دەرا بۆ هەڵبژارتنەوە پارەدان یانژی بچ ئاوەیەکی وانە ڕازی دکن یعنی تشتێ سەیر و سەمەرە هەرجال عێراقی سەر هەڵبژارتنەوە تێتە گوتن و تێتەکردن بەڕێز ئێمە باس لە وێنەی پاڵبراوان ناکەین بەتەنیا بەهۆی داهاتی گشتی کە لێوە دەبرێت یاخۆت هەژمون ئەمە لە هەموو لیستە خاوە نەژمونەکان و کارت دەکرێت ئێستا هەندێشی لادەر و دەرئاساش دەبیندرێت ئەوانەی کە هەندێک لە پاڵبراوان دەبینی گەڕاوی لە پێگەی بەرزن بە ژێشتیکەشان لەوان خۆشن جاکاران بۆ دەکرێت لەسەر بنچینەی خەمگوزاری گشتی ئەو کارە دەکەن هەروەها دەستیان کردووە لە بەکارهێنانی هاوڵاتیان و قۆستنەوەیان و خراپۆستنەوەی دەنگەکانیان ئەمە بەر لەوەی کە وادەکەی دەست پێ بکات ئەوان هەوڵ دەدەن کە خەڵکی بقۆزنەوە و داواکارەکان بخۆزنەوە کەواتە چۆنەوەن دەتوانن خزمەت پێشکەش بە هاوڵاتیان بکەن ئەمە نامانەوێت تەنیا باس لە وێنەکان بکەین ئەو دیاردە زۆر ناشارستان نییە بەڵام ئەمە یەکێکە لەو لایەنە یعنیش بلی کاریناڵە خەلکی بوو هەڵاوەستنەوە وێنێت کاندیدا و لیستا کاندید هەبینە بۆ نمونە پارێکی گەلێکی کیمدا خەلکی بوو ڕازی بکە دەنگی بدەتەوی و لیستاوی یانژی تشتێکی کێم یعنی حتا ئەگەر پارەژی نەبن سوزەک بەدڵنیاییەوە زیاتر لە 1000 پاڵبراو هەیە لە بەشەژی بەرچاویان ئەو هەژمونە و توانە داراییان نییە تەنانەت نزیکیش نین لە خەڵکی بەڵام ڕوودەکەن ئەولانێ ئەوانەی هەژموندارن لە گۆڕپانەکان وێنەکانی هەڵواسی و سەرۆکلیستەکان پارتەکان ئەوان ئەو پاڵوراوانە نین کە وێنان هەڵوەسراوە کە بۆ نمونە هەژموندار نین واتە کەسانی ئاسایی ناتوانێت ئەو کارە ئەنجام بدەن ناتوانن وێنەکانی هەڵواسن بە ئاسانی بەڵام لیستە سیاسەکان ئەوانەی مەزنن ئەوانن ئەو کارانە دەکەن ئەوانی توانیان هەیە چکە دامەزراوەکانی حکوومەت و شارۆنش ناتوانێت مامەڵەن لەگەڵ بکات هانە لە باڵاترین پۆستەکانی وڵاتن ئەوەی دەبینین دیاردەی ناشارستانی لە زۆربەی پاڵێوراوە هەژموندارەکان بەدی دەکرێت کە لاوازی خەڵکو و هەژاری خەڵکیان قۆستۆتەوە لە مووسڵ و خراپ بەکاریان دەهێنن بۆ پەردان بە بانگەشەی بازرگانی و بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆیان ئەوان دەستیان کردووە بە هەندێک هەڵاوێردن و بە هەندێک قۆستنەوە و لە یاسالادەری لە پێگەی سیاسی خۆیان ئەمە تەنیا وەها دەبینین کە 50 پاڵێورا و زیاتر بەربڵاون و هەژمونیان بەسەر کوچە کۆڵە شەقامەکان و میدیاکان دیارە چونکە ئەم هەژمونی سیاسیان ئەم درا و پارەشیان هەیە بە پێ ڕیپۆرتەکان ئەوانەی شیکە و کاران کردووە ئەگەر بۆ سکاڵیان لەسەر تۆمار بکرێت ناتوان ریچیان بەرامبەر بکرێت و وا شتێکی بە هاوڵاتی کورتی ئەگەر بەرسوم دیتنەوە پێشبینیەوە دێ بەشداریە خەلکیە چاوە بێت دێ چەندش سادێ بێت و حتا چ ڕۆدە باوەریە خەلکی و نەباوەریە خەلکی بوان سوزێن کاندیدان وایەنوکە
في الانتخابات الماضية لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەی بەشداری لە ئەنجومەنی دەبینین کە لە نینەوە ڕێژەکە پێم وایە ملیۆن هاوڵاتی دەبێت لە تەواوی پارێزگای نینەوە کەمتر لە جاران بەڵام ئەوە کێشە سەرچەکان نییە ئاوارەیی وا دەکات ڕێژە کەمتریش بێتەوە لە هەمان کات لەلایەکی دیکە متمانیان بۆ دروست نەبووە بەو پاڵێورا و لیستانە بەدەبەت بە بەراوردکردن لە بەرچاوگرتنی هەڵبژاردنەکانی ڕابردوو لە کاتێک کە مووسڵ وتێکرا پارێزگای نینەوەش هەندێک ناوچەی هەیە کە هەژمونی هەندێک هێزی سیاسی بەسەردا ساڵە کە هێزی ئەمنیان هەیە ئەوان دەکرێت بۆ هەندێک لایەن و هێز بەشداری زیاتر بێت لە هەندێک لایەنی دیکە بەبێ ئەوە هیچ لێپرسنەوەشان لەگەڵ بکرێت وتارەکانیش دیارن و لیستە سیاسەکان وتاریان هەیە کە زۆر زۆر تایفێت و ئاینزاگەریان پێوە دیارە هەڕشامێزن بە زۆرەکان بەو بابەتی مەذهبی ئەزین کە بەحەسکن بابەتێک تایبەت جیمال سەروێ هەیە گەلەک وە پرۆگرامی ڕاستەقینە ناخەنە ڕوو خزمەت بە هاوڵاتیان بکات سەرۆک لیستان کە وتاری شلۆقکار و تیژی بڵاو دەکەن بەڕێز محەممەد لازم چاڵکوان کوش مووسڵی پاکی ڕاستە خۆین گەرمە دەبوون سوپاس بووە.